ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشنیارێکی خستۆتە بەردەم وزارەتی داد کە بەوەی کە ئەو گرێبەستە هەڵبوەشێنێتەوە. ئێوە چۆن وەڵامتان هەیە و چ وەڵامێکتان بۆ پارێزگای سلێمانی هەیە؟ لە ڕاستیە ئەو سیستمی کە لە دادنووسەکانە دەست بەکار بووە و ئیشی پێکرێ سیستمێکە لە چوارچێوەی پرۆژێکی فراوانتر و گەورەترە و تەنیا بۆ شارێک نییە، بۆ هەموو هەرێمی کوردستانە، بۆ هەموو دادنووسەکانە لە هەرێمی کوردستانی عێراق. لەبەرەوە تەنیا بۆ یەک شار نییە و تا ئێستا ئێمە بەڕەسمی هیچ شتێکمان بەدەست نەگەیشتووە تا وەڵام بینەوە، نازانین وردەکاری داواکاری و شتەکانیان چۆنە. ئەو گرێبەستەی کە لەگەڵ ئەم کۆمپانیایە مۆرتان کردووە و ئێستا کە کاری پێەکەن، ئایا پێشووتر ئەم گرێبەستەیە خرایەتە مزایەدە بۆی کۆمپانیای تریش هەلیەوەیان هەبێکە ئەم گرێبەستەیە مۆرکەن یاخود بە تعین ئەم کۆمپانیا دانراوە؟ بە تاعیندا نەنراوە، بەڵام وردەکاری ئەو گرێبەستە بە هەماهەنگی بووە لەگەڵ ئەنجومەنی وەزیران کابینەی هەشت و فەرمانگەی زانیاری، فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری و وەزارەتی داد و لە ڕاستیا من وردەکاری گرێبەستەکەم لەلا نییە و ئاگام لێ نییە بەڕاست. دیارە چەند کۆمپانیایەکی تر لە دەرەوەی کۆمپانیای ئینفۆ ئارت داوایان کردووە کە ئەم گرێبەستیان لەگەڵ مۆرکەن بەوەی کە نرخێکی زۆر هەرزانتر لەو کۆمپانیایە و تەنانەت بەشێک لەو پارەی کە ئێستا کە دانراوە و بەشێک لەو پارەی کە وەریەگرن ئامادەم بۆ وزارەتی داد و بۆ حکوومەت بیگەڕێنەوە. ئێوە چیتان هەیە بۆ کۆمپانیای، بۆچی ئەم عەقدەیە لەگەڵ هیچ کۆمپانیایەکی تر مۆر ناکەن لە کاتێکە کۆمپانیای تر هەیە بە نرخی هەرزانتر ئەم کات هەم لە خزمەتی هاوڵاتیدای و هەمیش لە خزمەتی حکوومەتدای بۆی کە بڕێکی پارەی زیاتر بۆ حکوومەت دەگەڕێنێتەوە؟ لە ڕاستیە عەقد ڕێکەوتن نامەیەکە، یان دەبینی دوو تەرەفە، جا تەرەفەکان ئەگەر کۆمپانیا بنیا کەس بن و ئەو ڕێکەوتنە ئەو گرێبەستە واژوو کراوە و بە قانون دەستنیشان کراوە. ئەمە یەک. دووهەم مەسەلەی ئەوەی کە هەڵبوەشێتەوە یا هەڵنەوەشێتەوە ئەوە مەسەلەیەکی دیکەیە، چکە گرێبەست کە ئیمزا کرا مودەتێکی زەمەنی هەیە و زۆر لێکەوتەی دارایی ئەبێ ئەگە تۆ هەڵی وەشێنیتەوە. ئەمە یەک. دووهەم ئەو کۆمپانیای ئێستا کۆمەڵێک خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیە کات کە ئەو خزمەتگوزاریانە ئێمە وەک وەزارەتی داد پێمان وایە کە زۆر پێشکەوتووە و لە خزمەتی هاوڵاتیانایە و خزمەتگوزاریەکە کە پێشکەوتوترین ئامێر و پێشکەوتوترین تەکنەلۆژیەتیا بەکارێت و ئەو بەڵگەنامانەی کە یەنە دادنووسی و دادنووسی ئیمزا ئەکرێن کە سامان و سەر و سەروەتی خەڵکە پارێزێ، ئەمە لە سێ سێرڤەری گەورەیە هەڵەگیرێ و ئەرشیفەکرێ و ئەو هاوڵاتی هەر کاتێ بێوێ ئەو بەڵگەنامەی خۆی پارێزراوە و ئەتوانێت بچێت داوای نوسخەیە بکە و وەریگرێ و تەزویر ناکرێ و دەستکاری ناکرێ و بەدەست نانووسرێ. ئەمە هەمووی خزمەتگوزاری نوێیە کە پێشکەشی بە هاوڵاتی ئەکرێ و لە چاوەی کە بە کەمتر ئەکرێ یان بە زیاتر ئەکرێ. من کۆمەڵە زانیاریم لەلایە کە بە پێی سیستمە کۆنەکە هەمان ئەو بەڵگەنامانە وەکو وەکالەتی گشتی و تایبەت و نووسین و هەڵوەشانەوەی کۆمپیالە، هۆشداری و سپادنی شتومە، کەفالەتی بێپارە و بەپارە، عەقدی مقاول، بەڵێنامە، دەستەبەری قوتابی، هەموو ئەمانە بە سیستمە کۆنەکەش یعنی نزیکەی بە پێ و زانیانەی کە لە لای منە وەرم گرتووە، ینی 11,500 تا 17,000 زۆر جا تێچووە. لێستا ناڕەزایەکی زۆر دژی ئەو ڕەپارەیە هەیە کە ئێوە دیاریتان کردو. ئایا لە دوای ئەم عەقدە ئێوە هیچ بە دوواداچوونێکتان کرد؟ ئایا هیچ هەوڵێکتان بۆ داوە کە بڕێک لە پارەکە کەمکەنەوە بۆی کە هاوڵاتیی زۆر ناڕەزای؟ لە ڕاستیە کەسمان ناتوانین بە ناوی هەموو هاوڵاتیانەوە قسە بکەین بڵین هەموو هاوڵاتیان بەدڵیان نییە یا نایانەوێ. هاوڵاتی ئەوێ ڕاستە نرخەکە وایە، ئەوە شتێکی کەیە. دووهەم ئەم گرێبەستە لە کابینەی هەشت کراوە پێشوو، لە کابینەی نۆ کە دەست بەکار بوو بەڕێ جەنابی وەزیری داد کاک فەرسەد ئەحمەد یەکەم ئیشی کە دەستی پێکرد بریتی بوو لەوەی کە بیر لەمە بکاتەوە و هەوڵی بۆیە کە نرخەکە 25,000 دینار دانرا بوو و یەکەم ئیش کە کردی ئەوە بوو کە زنجیرەی کۆبوونەوەی کرد لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان و نرخەکە کرا بە 15,000 دینار. یعنی ئێستا ئەمڕۆ منیش دەهەنێ شوێن گوێم لێ بوو بەیانی لە سلێمانی، یعنی ئەوترا 25,000 دینار نرخی ڕسوماتە ئێستا 25,000 دینار نییە، 15,000 دینارە. ئەمە لەلایەک. دووەم وەکو بۆم ڕوون کردیتەوە، یعنی بە پێی سیستمە کۆنەکەش ئەم معاملاتانە ئەو پارەی نزیکی ئەو پارەی هەتێ چووە
بەڵام ئێستا چونکە پارەکەم مەحدودەوە لە ڕاستیشا هەندێک لایەن هەندێک کەس هەندێک شوێن ینی ئایانەوێت جۆرە مزایداتێکی پێوە بکەن بەڕاستی ئەوەش بۆ خۆی لە کوردستان نامشتە هەر هەیە ینی هەنێک ئیشوکار کە تۆ ئەیکەی پرۆژەیەکی ئەلانەکەی ئەم پرۆژەیە جارێ لێی گەڕین بزانین سەرکەوتووە بێ یا سەرکەوتو نابێ ئێمە پێشوەختە قەداری لێ بین بڵین پرۆژەیەکی فاشی لە یا پرۆژەیەکی خراپە لە ئێستاە کێشەیەکی تر لە دوای ئەم پرۆسەیەوە بتوانێت لە دوای بە ئەلیکترۆنیکردنی پرۆسی دادنووسی شتێکی ترمان ڕوبەڕووەتە ئەویش کێشێ و کارمەندانەی کە پێشووتر کاری عریزە نووسیان دەکرد بە دەیان و بە سەدان کارمەند لە بەردەم دادگاکان ئەم کاریان دەکرد ئەی چارە نووسی ئەوان چی بە تاکید ئەو عریزە نووسانە بەشێکن لە سیستمە تازەکە و هێنراونەتە ناو سیستمە تازەکەەوە و سیستمە تازەکە پێویستی بە بەکارهێنانی کۆمپیوتەرە ئەتوان سەردانی مرکزەکان بکەن دەورەیان بۆ کراوەتەوە ئەوانەی کە پێشتر کۆمپیوتەریان بەکار نەهێناوە دەورەی فێربوونی چۆنیەتی کیبۆرد و بەکارهێنانی کۆمپیوتەریان بۆ کراوەتەوە بۆچی بۆی کە لەسەر ئیشەکەی خۆیان بمێنەوە بەڵام ئەم جارە لە جاتیۆی بەدەست بکرێت لە ڕێگەی کۆمپیوتەر بەکاربێن و هیچ عریزە نووسێک دەرنەکراوە دەریش ناکرێت لەسەر ئەوەی کە سیستم گۆڕاوە باسی ئەوە کراوە و جێبەجێ کراوە کە ئەتوانێت کوڕێکی خۆی بێنێت واتە من عریزە نووسم تەمەنم 75 ساڵە ئێستا ناتوان فێری کۆمپیوتەر بم ئەتوانم کوڕەکەی خۆم ببم کچەکەی خۆم ببم حتا برازایەکی خۆی ئەگە کچ و کوڕیشی نەبوو ئەم شتانە ئەمانەتان بە یاساش بۆ ڕێکخستون بەتاکید ئەم شتانە هەمووی لە عەقدەکە جێبەجێ کراوە و تەسبیت کراوە